بەردەوامبوونی خەبات و ناڕزایەتی کرێکاران لە جەرگەی هەراوهویای شانۆی هەڵبژاردندا. بزوسنەوەی کرێکاری لە ناو جەرگەی هەراوهویای مەرگی ڕەیسی جەلاد و شانۆی گاڵتەجاڕی هەڵبژاردندا درێژەی بە خەبات و ناڕزایەتی خۆی داوە و ئاسۆی خۆی گوم نەکردووە. ئەم خەبات و ناڕزایەتیانە لە زۆر بواردا بەردەوام بووە کە لێرەدا وەک نمونە ئاماژە بە هەندێکیان دەکەیت. بە گوێرەی راپۆرتی شۆرای ڕێخستنی ناڕزایەتیەکان، ژمارەیەک لە کرێکارانی پەیمانی نەوت و گاز و پەترۆشیمیەکان ڕۆژی 31 جۆزەردان لە ناوەندە جۆراوجۆرەکان کەرەستەکانی کاریان ڕاوەستاندووە و مانیان گرتووە. زیادکردنی هەڵدەستەکان بە ڕێژەی 45 لە سەد و 14 ڕۆژ کارکردن و 14 ڕۆژ پشوو لە زومرەی زاواکاریە سەرەکیەکانیان بوو. هەروەها نەهێشتنی پەیمانکاران و دابینکردنی هەلومەرجی تەندروستی و خۆشبژێوی ئەمن و گونجاو بۆ کارکردن و شودان لە ناو کارگەکان و لە گەرمای تاقەت فڕوکێن و کەشی شێداری باشوور کۆمەڵێک داواکاری دیکەی ئەو کرێکارانەیە. بەڵام کرێکاران وێڕای بەرزکردنەوەی دروشمی سفرەی هەموو کرێکاران وەگیەکە دەڵێن نابێ هیچ جیاوازیەک لە هەغدەست و باری گوزەرانی ئەو کرێکارانەدا هەبێت کە لە شرکەتەکانی نەوت و گاز و پێترۆشیمیدا کار دەکەن. ئەوان هەروەها لە سەردابینکردنی هەغدەستی یەکسان و هەلومەرجی کاری یەکسان جەخت دەکەنەوە و داوای ئەوە دەکەن کە دەبێت هەموو کرێکارانی پرۆژەئی، ئەرکانی سالز، گرێبەستی کاتی، ڕۆژکار و گرێبەستی دیاریکرا و پیتر هاوتای کرێکارانی فەرمی لە سەرجەم ماف و مەزایای کاری پیشەسازی نەوت بەهرەمەند بن. ڕۆژی یەکشەممە دەی پوشبەر مانگرتنەکان 11هەمین ڕۆژیان تێپەڕاند و ژمارەی مانگرتووان گەیشتە زیاتر لە 20,000 کرێکار. لەو ماوەیەدا پەیمانکاران هەوڵێکی زۆریاندا بۆ ئەوەی بەهێنانی هێزی کاری نوێ مانگرتنەکە لەگەڵ شکست بەرەوڕوو بکەنەوە. ئەوان هاوکات بە ناردنی کورتەنامە بۆ کرێکارانی مانگرتووی نەوت هۆڵیاندا بە هەڕەشە و بەرتیل و بەڵێن کرێکارانی مانگرتوو بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان. بەڵام ئەو هەوڵانە تا ئێستا لەگەڵ بربەستی وشیاری و یەکگرتووی کرێکاران و هەوسوڕاوانیان بەرەوڕوو بۆتەوە و شکستی هێنەوە. لە ماوەی سێمانگی ڕابردوودا جگە لە کرێکارانی پەیمانی نەوت، کرێکارانی بەشی خزمەتگوزاریەکانیش لە پێناو بەدیهێنانی ماف و داواکاریەکانیاندا دەستیان داوەتە مانگرتن و ناڕزایەتی. بۆ نمونە شۆڕای هەماهەنگی ناڕزایەتی پەرستاران لە بەیاننامەیەکدا وێڕای بایکوردکردنی هەڵبژاردنەکانی ئەم دوایە سەبارەت بە هەلومەرجی نالەباری خۆیان و دۆخی لە ڕادەبەدەر خراپی تەندروستی کۆمەڵدا ناڕزایەتیان دەربڕی. لە بەشێکی بەیاننامەکەدا هاتووە لە ڕاستیدا بە تێکدانی هەلومەرجی ستانداردی پیشەیی پەرستاران و کادری دەرمانی هێرشیان کردووەتە سەر تەندروستی کۆمەڵگە و ژێرخانی تەندروستی و دەرمانی هەموو خەڵکیان لەناو بردووە. پەرستاران بەرامبەر بە بەڵێنە پوچ و جێبەجێ نەکراوەکانی کاربەدەستان لە پێناو بە باشترکردنی دۆخی خۆیان و هەروەها کەمکردنەوەی فشارەکانی کار لە ڕێگەی دامەزراندنی پەرستاری دیکەوە ناڕزایەتیان دەربڕی. ئەو ناڕزایەتیانە لە شێوازی کۆڕ و کۆبوونەوە، سەرپێچیکردن لە ئیزافەکاری زۆرەبلێ و تەنانەت کۆچکردندا بەڕێوەچوو. کرێکارانی شارەوانیەکانیش بەشێک بوون لە هێزی کاری ناڕازی. گرنگترین داواکاری کرێکارانی شارەوانیەکان بریتیە لە پێدانی هەغدەستەکانیان لە کاتی خۆیدا. کرێکارانی شارەوانی لە ڕێگەی شرکەتە پەیمانکاریەکانەوە بە وەرگرتنی هەغدەستێکی کەم دەشۆسێنەوە و ئەم بابەتە دەبێت کۆتایی هێبێت. لە هەندێک ناوچە هەغدەستی کرێکاران بۆ ماوەی زیاتر لە ساڵەیەک وە دووە دەکەوێت. کرێکاران وێڕای ئاماژە بەبوونی گەندەڵی بەربەڵاو لە شارەوانیەکاندا لە ڕێگای مانگرتن و کۆبوونەوەی ناڕزایەتیەوە لە سەرویست و داخوازیەکانی خۆیان پێداگریان کرد. لە خەبات و ناڕزایەتی مەیدانیەکانی ئەم دوایەدا ناڕزایەتی ڕێکخراوەکانی خانەنشینانی سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی، لەشکەری و کشوەری، مخابرات و خانەنشینانی فولاد گەلێک بەرچاو بوو. داواکاریە سەرەکیەکانیان بریتین لە زیادکردنی موشەی خانەنشینی بە پێڕێژەی هەڵاوسان و سەپەتەی بژێوی، یەکسانکردنی داهتاکان و ئازادی زیندانیانی سیاسی.
خانەنشینان بە شێوەی هەفتانە هاتوونەتە سەر شەقامەکان و خۆپیشاندانیان کردووە و بەردەوام بە دروشمەکانیان وورەی تێکۆشەران و شۆڕەشگەرانیان بەرز کردوێتەوە. کرێکارانی سێکتەرە جۆراوجۆرەکان و لە سەروی هەموویانەوە کرێکارانی نەوت بە شێوازی جۆراوجۆر ڕایان گەیاندووەکە نوێنەرانی دەوڵەت و خاوەنکاران هیچ بەرنامە و پلانێکی ڕاستەقینەیان نییە بۆ باشترکردنی دۆخیەوان و پێویستە لە ڕێگەی درێژە پێدان بەم خەبات و ناڕزایەتیانەی ئێستاوە هەوڵی باشترکردنی بارودۆخی کار و ژیانی خۆیان دەن. ئەو خەبات و ناڕزایەتیانە پێویستە وەک بەشێک لە بزوستنەوەی شۆڕەشگێرانەی ژن ژیان ئازادی زیاتر ڕێکخراو بن و ڕێبەرانی خۆیان بە کۆمەڵگا بناسێنن. لە سەردەمی بزوستنەوەی شۆڕەشگەرانەی ژینەدا کرێکارانی ژن و پیا وەک تاک بەشداریەکی بربڵاویان لە بەرەو ڕووبوونەوەکاندا هەبوو، بەڵام نەیانتوانی وەک هێزێکی ڕێکخراوی خاوەنویست و داواکاری کرێکاری بێنە مەیدان. کرێکارانی نەوت خاوەنی ئەو پێگە و توانایە هەن کە هاوکات لەگەڵ یەکگرتووکردن و ڕێخستنی ڕیزەکانی خۆیان خەبات و ناڕزایەتیە بەرین، بەڵام پش و بڵاوە کرێکاریەکانی ئێستا لە ژێر یەک ئاڵادا کۆبکەنەوە. لە درێژێ بەهێزبوون و پەرستاندنی ئەو خەبات و ناڕزایەتیانەدایەکە ئاڵتەرناتیڤێک لە بەرژەوەندی ژیان و کاری کرێکاران و زەحمەتکێشاندا شکڵ دەگرێت و لە هەنگاوی یەکەمدا کۆماری ئیسلامی بە زەبڵدانی مێژوو دەست پێ بێت.